ساڵانێکە ڕێگای مرگ ناونیشانی ڕێگای وارماوە دەربەندیخانە کە ڕێگای هاتوچۆکردنی هاوڵاتیان و گەشتیارانی ناوەڕاست و خواروی عێراقا بۆ هەرێمی کوردستان هاوکات بەهۆی بوونی دەروازەی سنووری سەرتەکی بەمۆ لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران ڕێگایەکی استراتیژی ئابووریە و ڕۆژانە دەیان تەنکەر و بار هەڵگر بەو ڕێگایەدا گوزەر دەکەن بەڵام بە بیانووی قەیرانی دارایی و نەبوونی بڕە بودجەی پێویست دوای 7 ساڵ بڕیاری دووسایدکردنی ئەم ڕێگایە جێبەجێ نەکراوە کەم ڕۆژیش هەیە ڕووداوی هاتوچۆی جەرگ بڕوو کارە سادبار لەسەر ئەو ڕێگایە ڕوونەدات و گیان لە دەستدانی ژمارەیەک شۆفێر و سەرنشین نەبێت بە مانشێتی هەواڵەکان جادەیەکە بەڕاستی ڕۆژانە مەرگە ساتی لەکەوێتەوە کارە ساتی دڵتەزێن ڕۆیان لە خزمەکانمان یعنی چەندین ساڵە بەڵێنە درێکە چاک بکرێتەوە من لێرەوە داوام لە هەموو وەزارەت و دەستگا پەیوەندیدارەکان هەیە کە بتوانن ئاورێک لەم جادە بنەوە وەکو شۆفێرێک داوا لە حکوومەتەکەم ئەم جادەمان بۆ خاستکە لە ڕاستیە جادەمان نییە جادێکی زۆر بێکەڵکە ڕۆژانە حادیسە یا دووسەوێت جادێکی زۆر زۆر ناخۆشە لە ڕاستیە جادەی ئەوە نییە سیارە پێ هاتوچۆ بکات لایەنی جێبەجێکاری پرۆژەکە کە کۆمپانیایەکی ئێرانیە بە مەرجی خەرجکردنی بڕەپارەی پێویست ئامادەی خۆی بۆ تەواوکردنی پرۆژەکەی نیشان داوە لە بەرامبەریشدا بەڕێوەبەری گشتی ڕێگاوبانی سلێمانی ڕایدەگەێنێت بڕەپاری پێشەکی کارەکەیان ئامادە کردووە و نووسراوێکیان بۆ ئەنجومەنی وەزیرانی هەرێم بەرز کردوتەوە تا بڕە بودجەی پێویست بۆ ئەو ڕێگایە تەرخان بکات هەردوو نووسراوەکە لە ڕێگەی پارێزگاش و لە ڕێگەی وەزارەتی شۆگەیشتۆتە ئەنجومەنی وەزیران بەڵام تا ئێستاکە ئەنجومەنی وەزیران بە شێوەیەکی فەرمی وەڵامی نەداوەتەوە بەرەندەرەکەش دەستی بەکار کردووە و ئێستاکە پێشینەی پێشکەش کردوون پێشینەکەمان بۆ ئامادە کردووە بەڵام هەتا ئێستا بە فەرمی تەمویلی پرۆژەکە لە ئەنجومەنی وەزیرانەوە نەهاتوەتەوە هەر پرۆژێکیشەکە تەمویلەکەی لە ئەنجومەنی وەزیرانەوە مسادەقە نەکرێت خەزێنە پارەی بۆ سەرف ناکە گرفتی هاتوچۆ ڕێگاوبان سیمای ناسەرەوەی مێژووی حکومڕانی پارتی یەکێتیە کە تاکو ئێستا و پاش 28 ساڵ لە حکومڕانی ئەو جووت حیزبە ڕۆژانە هاوڵاتیان خۆپیشاندان و گربوونەوە بۆ دابینکردنی خزمەت گوزاریە سەرەتاییەکانی وەک چاکردنەوەی ڕێگاکانی هاتوچۆ ڕێکدەخەن بەڵام بەهۆی نەبوونی پلان و ڕێگری نەکردن لە گەندەڵی نەتوانراوە ئەو گرفتە نەک بنە بڕ بەڵکو کەم بکرێتەوە وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام ڕێگای نێوان دەربەندیخان وارماوە